اوین نخوش کومت تنبی خوش کو بتونی کردی ولاد پارزی شرف نامیس و سری که ما کردی ولاد پارس و هوالین و اوین ورخ کار خوات کری اوین حوال که گل راستی درست وی گل کار خوات کردی هن باشیر ده هن سوریه هن ترکا خوات که راستی درستت کرد انسان که گل کیف خواهش وی هنک چی وی هن چندین هوا را اوین هاتین شهر حتی فرانسا از خیر هاتنان همیات کم از دولت و ترکان یا فرانسا از لعنتت کم شهر مزارت که تحقیقان اوین هوالین نبین شهید بخن سری که ما صاحبه کردین چند پارچه کردستانه سریان همیا صاحبه این ولاد پاریس این گل خیر هاته سری مثل چهبی مهوتن اوین اول 3 سال و نف پارتی ده نف پکه ده کار خواتت کرد خوات که توزات کرد راستی درستت کرد چگه اوین هلیت که نه اوین ساکی نه اون هنگی و کار خوات کت کن هنگی و راستی درستت کن هنگی و فهمان هنگی و زواناین امریکا باوش رشیده همی خلاص کرن فهماوین زواناوین حوالین و جرادی وین باشیر حتی ترکا حتی سوریه همه جرادی وین ساکینه ود اوین ود دزونین گل کار خوات کرد همه وانات گارن اوین پیشنگت گارن جنین پیشنگت گارن بده همه هولی که نه این حسا پیشکتی همه شهید خین و 10,000 و اوینش ساکینه دروون هاشت چنده هنگی و فهمانی زاناینی گل امریکا باو شرشه ده باو پورتیه ده خلاص کرن این همی سری منی سچه همی مهوتن خیر هاتن ها همیات کم دیارە دوژمنانی ئێمە ئەو هێرش و کۆمەڵکوژانی کە ئەمڕۆ دەوڵەتی تورکیای کاتە سەر گەلی کورد تەنیا بۆ گەلی کورد نیە بەڵکو بۆ تەواوی مرۆڤایەتی و ئازادی خوازانە و هەمیشە دوژمنان دێت ئەوانەی کە بوونەتە پێشەنگ ئەوانەی کە بوونەتە کاریزمای ئەم شۆڕشە شەهیدیانەکات دیارە مەبەستی لە شەهیدبوونی هەڤاڵ ئەڤین ئەوەیە کە ئەو ئەیەوێت ئەو ئارامی و ئاسایشەی کە لە دەوڵەتە لە ئەوروپا هەیە دەوڵەتی ئەوروپاش ڕابکێشێتە ناو ئەو گەمە سیاسی خۆیەوە و ئامانجەکانی خۆی جێبەجێ بکات ئەبینین ئەمڕۆ ئەو دیموکراسی کە ئەمڕۆ لە ئەوروپادا هەیە بانگەشەی بۆەکە بەڵام بەداخەوە بۆ گەلی کورد هیچ کاتێوە هیچ شوێنێک ئامان نییە بۆیە هەمیشە دوژمنانی ئێمە نەک تەنیا لە چوارپارچەی کوردستان بەڵکو لە ئەوروپاش تیرۆرمانەکەن ئەمڕۆ ئەبینین ئەمڕۆ ئەبینین کە دەوڵەتی تورکیا لەگەڵ داعشا ڕێکەوتون و یەکیان گرتووە بەرامبەر بە ئازادی خوازانە جەنگیان بەرامبەر بە ئەوروپاشە جەنگیان و ئەبێ ئەوروپا ئەوە باش بزانێت کە هەواڵ ئەڤین و هەواڵەکانی نەبوونایە ئێستا داعش لەناو هەموو دەوڵەتە زلهێزەکانی ئەوروپا داعش بوونیە بوو لەبەرەوە هەواڵ ئەڤین ئەو بەرخودان و تێکۆشانەی کە لە ڕۆژاوای کوردستان کردی بۆ تێکشکاندنی داعش بۆیە هەواڵ ئەڤین لە پاریس ئەمە دووەم جارە کۆمەڵکوژی لە پاریس ئەنجامە درێ و ئێمە دەوڵەتی زلهێزەکان بە تایبەتی فەڕەنسا ئەخەینە ژێر پرسیارەوە ئەبێت کە و دەوڵەتە زلهێزەکان ئەخرێت ژێر پرسیارەوە بۆ ئەوەی ئەو تیرۆری کە ئەمڕۆ ئەکرێ لەوێ بزانین ئامانج و ئەوەی کە لە پشتی تیرۆرەکەوەیە کێیە ئەبێ دەوڵەتی فەڕەنسا و دەوڵەتە زلهێزەکان و گەلی کوردیش خاوەنداری بکە لە کۆمەڵکوژی پاریس و ئێمە بۆ باشووری کوردستان بانگەوازیەکەین بە تایبەتی ژنان ئەبێ لەسەر تیرۆرکردنی هەواڵ ئەڤین هەواڵ ناگیە
هان نەوەستن چالاکیەکان بەردەوام بێت و داوا لە هەموو ئەو دەوڵەتانەی کە تیرۆری لێ ئەکرێ بەرپرسیار بن بەرامبەر بە گیانی تێکۆشەران گیانی ئازادی خوازان. دروغ بینه برخوادان لیویوتا دروغ نه هاتیا سری تباد بجک ببینم مهوانی منه های مولا مشاوطی است نمی